لە زۆربەی شار و شارۆچکەکان مامۆستایانی وانەبێژ خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. داوایان کرد حکومەت چی دیکە دەسیدەسیان پێ نەکات و پرۆسەی دامەزراندنیان دەست پێ بکاتەوە. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە خۆپشاندانیان ئەنجامدا، بەڵام هیچ کام لە بەرپرسانی پەروەردە لەو دوو پارێزگایە نەهاتن بەدەم داواکاریەکانیانەوە. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە دەستەی وانەبێژان کە نوێنەراتی زیاد لە 7,500 مامۆستای وانەبێژ دەکەن لە هەرێمی کوردستان کە لە ڕابردوو دەیان جار سەدان جار داوامان کردووە هاتوونێتە سەر شەقام بۆ داواکردنی مافی مامۆستایانی وانەبێژ کە بریتیوە لە دامەزراندن، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا بەرپرسانی پەروەردە نەهاتون بەدەم داواکارەکانمان کە تەنها بریتیە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە هەمیشەیی و بەبێ جیاوازکردن لە نێوان مامۆستایاندا. ئەمە لە کاتێکدایە کە نزیکەی 8 ساڵە دەرگای دامەزراندن بەڕووی مامۆستایانی وانەبێ بەڕووی کەرتی پەروەردا وەستاوە بە تایبەتیت مامۆستایانی محازر کە نزیکەی 14 ساڵە خزمەت بە کەرتی پەروەرداکەن. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ ئەمڕۆکە لەسەر شەقام هاتوونە سەر شەقام لەسەر جەم شار و شارۆچکەکان داوای دامەزراندنی بوون بە هەمیشەیی دەکەن، ئەگەرنا ئەوە بڕیاری چارەنووسەس دەدەین لە نزیکترین کاتدا بڕیاری بایکۆتکردنی 100 تا سەری لە هەرێمی کوردستان ڕادەگەێنین. نزیکەی 8 ساڵە دەرگای دامەزراندن بە گشتی داخراوە بە تایبەتی لە ناو کەرتی پەروەردەیە. لە کاتێکدا پەروەردە لەو سێکتەرانەیە نابێ دامەزراندنی بوەستێت بە پێی یاسا و دەستور. داخستنی دامەزراندن چەندین لێکەوتەی خراپی هەبووە بۆ سێکتەری پەروەردە. بۆ سەرخستنیان پرۆسەیە پێویستە حکوومەت کاری جدی بکات بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. داواکاری سەرەکی مامۆستایانی وانەبێژ ئەوەیە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم دایان بمەزرێنێت. لە کاتێکدا حکوومەت پێویستی بە میلاکاتە، بەڵام بە پاساوی قەیرانی دارایی مل بە دامەزراندنیان نادات. هاوکات لە دەواازەی ڕاپەڕین و چەمچەماڵ و سەی سادق خۆپشاندانیان ئەنجامدا و ڕایان گەیاند مامۆستایانی وانەبێژ لە مامۆستایانی دیکەدا بڕێنراون و جیاوازی چینایەتی دروست بووە. بۆ دووەم ڕۆژەگربوونەوەکان و خۆپیشاندانەکانمان بەردەوامە لە پەروەردەی ڕانیە. بەڕێزان هەمووان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژێکە مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی باخچە ئەو بابەتانەی لادراون لە منهەجی خوێندن ئەم ساڵ بەردەوامن لە خۆپیشاندان و داوا دەکەن بە شێوەی هەمیشەییدا بمەزرێن. بۆیە داواکارین لە بەرپرسانی پەروەردە بە زووترین کات بەدەم داخوازی مامۆستایانی وانەبێژ بێن تاوەکو لەم کاتە هەستیارەدا چیتر پرۆسەی پەروەردە زیانی بەرنەکەوێت. ماوەی هەفتەیە کە پرۆسەی خوێندن دەستی پێکردووە، چەندین پەروەردە بایکۆت و خۆپیشاندانی وانەبێژانی بەردەوامە. بۆیە داواکارین لایانی پەیوەندیدار بە زووترین کات وەڵامی وانەبێژان بدەنەوە. ماوەی 4 ڕۆژە ئەمڕۆکە 4ەم ڕۆژی گردبوونەوەی مامۆستایانی وانەبێژ لە سەیسایق و هاتنەپاڵی شارەکانی تر و قەزاکانی کە بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆیان کە ئەویش دامەزراندنیانە بە شێوەی هەمیشەیی و کۆتایی هێنان بە وشەی وانەبێژی کە بووەتە هۆی چینایەتی دروستکردن لە بینی مامۆستایانی کوردستان کە بەو شێوەیە بۆتە چینایەتی کە بۆتە مامۆستای پلەدوو و خۆشی هەست بە پلەدوو بکە لە ناوەندەکانی خوێندندا. ئێمە دەمانەوێت وەکو مامۆستایانی وانەبێژ داواکاری خۆمان بگەینە سەرجەم لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ کە چەندین جار یادداشتەکانمان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە و بەڕێز وەزیری پەروەردە کردووە. بەڕێز وەزیری پەروەردە هاریکاریەکی باشی کردوین، بەڵام ئێمەی نەگەیاندووە بە ئامانجی سەرەکی خۆمان کە ئامانجەکەمان دامەزراندنە. ژمارەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان زیاتر لە 7,500 مامۆستایە. ڕێژەی 170 مامۆستایان لە کەرتی پەروەردە پێک دەهێنن. زۆرینەیان ماوەی 8 بۆ 10 ساڵە وانەبێژن و هیچ ماف و ئیمتیازێکیان لە حکوومەتەوە نییە. ئەوەی ئەوانی نیگەران کردووە خەمسادی حکوومەت و دام و دەستگا پەیوەندیدارەکانە لە ئاسخواس و داواکاریەکانیان. بەڵام بەردەوامی بە خۆپشاندان و ناڕەزایەتیەکانیان دەدەن تا ئەو کاتەی خواستەکانیان بۆ جێبەجێ دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.